کە لە ڕۆژەڕەشەکان کە بەسەر گەلی عێراق و گەلی کووردا هاتووە کە بەردەوامی و بە درێژایی مێژوو کورد لە بەرامبەر هەر جۆرە مەترسیەکی تیرۆر یاخود هەر جۆرە قڕکردنێکی نەتەوەیی کورد یەکەم میلەت و گەل بووە کە ڕوبەڕووی ئەو مەترسیە بۆتەوە. دیارە لە 8 سی 2014 و لە سەرەتاکانی دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی داعش کە بەداخەوە پێی نایەنێ و عێراق و سووریا. عێراق یەکێک بوو لە ئامانجە سەرەکیەکانی لە نێویشیدا گەلی شنگالی یاخود گەرباس لە هاوڵاتیان و دانیشتوانی شنگالکەین و گەلی کوردی کردە ئامانج ژمارەیەکی زۆر لە ژنانی شنگالی بوونە قوربانی دەستی تیرۆرسانی داعش، ژمارەیەکیان بێسەر و ژوێن بوون، ژمارەیەکی زۆریشیان کە لە دوای کۆمەڵێک سزادان لە دوای کۆمەڵێک ڕوبەڕووبوونەوەی ناخۆش و تراژیدیا کە بەسەریان هاتن بۆ چەند هەوڵێکی حکومی و هەروە تا کەسی هەوڵدرا کە ئەو ژنانە بگەڕێنرێن و لە ئێستاشدا ژمارەیەکی زۆریان نەگەڕێنراونەتەوە بوون و لەگەڵ ئەوەشدا ئەو ژنانە کە ئێستا گەڕاونەتەوە ناو شنگال و ناو کەسوکارەکانیان زۆربیان با دۆخێکی دەرونی و کۆمەڵایەتیدا تێپەڕ دەبن لەسەر پرسی شنگال و ژنانی شنگال. من میوانێکم دەبێت ڕاستەوخۆ دەچمە لای بەڕێز پەرێز عومەر کە بەڕێزیان چالاگوانی مەدەنین ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی من دەبن. پەرێز خان سپاس بۆ ئامادەبوونت جەناب بدێکێک بوو لەو کەسانەی کە هەوڵت داوە و پرۆژەیە یاسا ئاراستی پەرلەمانی کوردستان بکەی لەسەر پرسی ژنانی شنگالی و گەڕانەوەیان. دەمەوێت بزانم هەوڵەکان چی بوون تا ئێستا بۆ گەڕانەوەی ئەو ژنانە و ڕەوشی ژنانی شنگال چۆنە؟ ئەو کاتتان باش، سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. بەڕاستی من هەموو جار دەڵم هێزێکی زۆری دەوێت قسەکردن لەسەر ئەم کارە چاتە گەورەیە. سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ ئەوانش کە هەتا ئێستا لەسەر دەستی تیرۆرستان بێسەر و شوێنندا دەنەوێنم. بەنسبەت گوزەرانی ئێستای ژنانی ئێزیدی لە شنگال بەڕاستی گوزەرانێکی زۆر ناخۆشە. بە شێوەیەکی گشتی گوزەرانی ژیان لە شنگال ژیانێکی قورسە لەبەرەوەی هەم لە ڕووی ئاوەدانکردنەوە هەتا ئێستا تەقسیری زۆر هەیە لەلایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان، هەم لە مەسەلەی ئیستیقراری سیاسی دیارە کێشەی گەورە لەو ناوچەیە هەیە، هەروەها لە مەسەلەی ئیستیقراری ئەمنیش بەهۆی ئەو سراع سیاسیانەی کە ئێستا لە شنگال هەیە نائارامیەکی گەورەی ئەمنی و سیاسی لە ناوچەکە هەیە. بەنسبەت هێنانەوەی ئەو کچانە ئێمە بەپێی ئەو پرۆژە یاسایی کە لە کۆتاییدا بوو بە یاسا لە پەرلەمانی عێراق کۆمەڵێک ڕێکاری گەوری ئامادەکردو، بەڵام بەداخەوە تا ئێستا بە تەواوی نەچۆتە بواری جێبەجێکردن، هەنگاو نراوە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە، بەڵام هەتا ئێستا بە تەواوی نەچۆتە بواری جێبەجێکردن کە بەپێی ئەو یاسایە هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان لە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی بەرگری، وەزارەتی دەرەوە ئەمانە بەرپرسن لەوەی کە بە دوای ئەو کچانەدا بگەڕن کە هەتا ئێستا نەگەڕێنراونەتەوە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو کەشەنە ئارامی کە عێراقی گرتوتەوە نەتوانراوە بە تەواوی ئەم یاسایە جێبەجێ بکرێت. باش، لە نێو ئەو پرۆژە یاسایی کە ئێوە ئاراستەی پەرلەمانتان کرد چی تێدا بوو؟ دەکرا چی بۆ ژنانی ئێزدی بکرێ کە تا ئێستا جێبەجێ نەکراوە؟ باس لەوە کرد کە تا ئێستا لە نێو حکوومەتی عێراق و لە نێو هەرێمیشدا ستیەکەی لە جێبەجێکردنی ئەم هەنگاوەکان بۆ گەڕانەوە بۆ ڕەوشی شنگال و بۆ ژنانی شنگالی. دیارە ئێمە کە زیاتر لە 6,000 کچمان لە شەڕی تیرۆرستان کەوتە دەست تیرۆرستان، نزیکەی هەتا ئێستا 3,000 لە ژنان و کچانی ئێزدی لە دەستی تیرۆرستان داماون و بێسەر و شوێنە نەمە لە کاتێکدا کە تیرۆرستان بستێک ئارزیان بەدەستەوە نەما وەکو جۆغرافیا، بەڵام هەتا ئێستا کچانی کورد لە دەستی تیرۆرستان بێسەر و شوێنن. بەپێی یاساکە یەکێک لە خاڵە سەرەکیەکان کە من پێم وایە دەبێت ئێمە شەڕی جەدی بۆ بکەین کە جێبەجێ بکرێ مەسەلەی کارکردنە بۆ دۆزینەوە و هێنانەوەی ئەو کچانە کە بەپێی هەندێک لە زانیاریەکان ئەم کچانە هەتا ئێستا نەک لە عێراق لە شوێنی دیکەشن، لە لوبنان بینراون، لە جنوبی ئەفریقیا بینراون، لە سووریا ئەوە ژمارەیەکی زۆر هەن. بۆیە ئەمە ئەرکێکی دیبلۆماسی و ئەمنی گەورەی حکوومەتی عێراقیە بەڕاستی کە بەداخەوە تا ئێستا جێبەجێی نەکردووە کە دەبواە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو کاری گەورە و جدی کرابە بۆ دۆزینەوەی ئەم کچانە. ئێمە جگە لە مەسلەی کچان و ژنان منداڵ هەتا ئێستا ئێمە
جگە لەوەی کە زیاتر لە 200 منداڵ بێسەر و شوێنە نزیکەی 400 منداڵ خانم گیان لە بەهۆی تیرۆریستانی داعش بێداک و بابمانەوە نەحکوومەتی هەرێمی کوردستان و نەحکوومەتی عراق نەیانتوانی ببنە دایک و باوک بۆ 400 منداڵ کە قوربانی جەنگن کە بێداک و باوکمانێتەوە لە جەنگی داعش ئەمە جگەلەوەی کە ژمارەیەکی زۆر تەنها بێ باوکن و ژمارەیەکی زۆر گەورە تەنها بێدایکن ئەمانی کە بێدایک و باوکن تەنها نزیکەی 400 منداڵ بوو باشە ئێستا ئەم منداڵانە خۆی نەکردە لە چ ڕەوشێکان کێسەر پەرشتیانەکە چۆن دەشێ وها پەروەردە بکرێن باسانی منداڵێک کە زۆرترین منداڵێک کە زۆرترین کە سوکاری لەدەستداوە جگە لە کەسە نزیکەکانی ڕەنگە خاڵ و مامیشی لەدەستدابێت کەسە هەرە نزیکەکانی نەماوە ئەبێت چۆن ژیانێک بکە بەشێکیان هەتا ئێستا لە ماڵی ناسیا و شتیوان هەندێکیان لە دامەزراوە ئاینیەکانی ئێزدیەکان و ژمارەیەکی زۆر کەمیش لە خانەیەکی بێسەرپەرشتیان بە شێوەیەکی گشتی ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەرکی هەم حکوومەتی عراقی بوو بەڵام بە حکمی ئەوەی کە ئەوانە کوردن و لە کە سوکاریان ئێستا لە کوردستانن ئاوارەی ناو کوردستانن کە ئەگەر بڵێن مەسەن ئەو کاتی داعش شنگالی دەست بە سەرداگرتن یا دوایش ئەوە ناوچەدام ڕێنراوەکانە بەڵام ئەو منداڵانە لە سنووری هەرێمی کوردستانن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لە کابینەکانی ڕابردوو کە لەو سەردەمە هەتا ئێستا لەو دوو کابینە تێپەڕیەوە بەداخەوە نەیانتوانی ببنە خاوەنی تەنها 400 منداڵی کورد باش ژیانیان زۆر زەحمەتە ئەمە لەسەر ئاستی ناوخۆ ئەو کارەساتی کە بەسەر شنگال هات دەزانین کە کەم نەبوو تراژیدیایەک بوو کە هەموو جیهانی هێژان بەڵام لەسەر ئاستی نێودوڵەتی چی بۆم پرسە کراوە بۆ پرسی ژنان و بۆ پرسی ژنانی شنگالی مەبەستمە و بۆ خودی شنگال کە کارەساتێکی لەم جۆری بۆ کراوە هەوڵەکانی ئەو کارەساتی بەسەر کوردانی ئێزیدی هات ئەو کارەساتی بەسەر کوردانی ئێزیدی هات نەفرەتکردن بوو لە کۆمەڵگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی کە لەو سەردەما ئەم کارەساتە گەورەیە بە سەبایەکردنی کچان داگیرکردنی منداڵ ڕەشەکوژی بەتەمەنەکان ئەمە ئەسڵەن یعنی ڕوڕەشیەکی گەورەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی و بە شێوەیە هەتا ئێستاش ئەگەر هەندێک لە دەوڵەتان مەسەلەن پرۆسەی جێبەجێکردنی گۆڕینی دیمۆگرافیای ئێزیدیەکان دەکەن بەوەی لە جیاتی ئەوەی لە ناوچەکانی خۆیان بیان پارێزن و یارمەتی بدرێن و مەسەلەن پرۆسەی چارەسەرکردنیان بۆ دابین بکرێت دەیان بەنە دەوڵەتەکانی دیکە کە ئەمە تا ئێستا زیاتر لە 100,000 هاوڵاتی ئێزیدی لە کارەساتی شنگال هەتا ئێستا کوردستانی بەجێهێشتووە کە ئەمە پرۆسەیەکی یاری گۆڕینی دیمۆگرافیای پێکهاتەی ئێزیدیە کە پێم وایە هەر پێکهاتەیە کە جوغرافیای نەما ستێ بایستە بەرەو لە ناوچوونیان بەرەو کاڵبوونەوە و ونبوون دەبێت لە ناونەتەوەکانی دیکە ئێمە دەزانین جوگرافیای ئێزیدی کەمتر لە 100 ساڵ جوگرافیایکی فراوانیان هەبوو لە هەرێمی کوردستان لێستادا تەنها شنگال و شێخان بە شێوەیەکی گشتی ئێزیدیەکانی تێدایش لە ماوەی 10 بۆ 15 ساڵی ڕابردوو شێخان کە لە 175 ئێزیدی بوو ئێستا ژمارەکە پێچوانە بۆ تۆلانێ 15 بۆ 20 هەرچەندە ئەحساییە زۆر دقیق نییە بەڵام هەر ئەوەندە ئێزیدی یعنی ژمارەکە بەو شێوەیە ڕێژەکە گۆڕاوە پێتان وایە کە بەبێتی کەمبوونەوەی نسبەی دانیشتوانی شنگال بێگومان شنگال و شێخانیش کە ئێستا بەداخەوە وە گوتم ینی مەترسی گۆڕینی دیمۆگرافیاکەی هەیە کە ناوچەی ئێزیدیەکانە شنگالی شەروە خۆی هێرشکردن بۆ سەر شنگال لەلایەن تیرۆریستانی داعشەوە ئەمە ئامانجی بوو ئامانجیان ڕەشکردنەوەی پێک هاتەیەکە بەڵام ئەو پرۆسی ئێستا لە ئاستی ناوخۆ نێودەوڵەتی جێبەجێ دەکرێت ئەمە جێبەجێکردنی ئەم ئامانجەیە یعنی کارکردنە بۆ هەمان ئامانج بە شێوازی جیا من پێم وایە لە جیاتی ئەوەی کە ژنان و کچان و قوربانیانی دەستی داعش ببرێنە دەرەوەی وڵات دەبێت لە سەر خاچی خۆیان ئەمنیەتیان بۆ پارێزراو بکرێت و مەسلەی چارەسەرکردن و خۆشگوزەرانی و ئاودانکردنەوەی شنگال و ئەمانە بە شێوەیەکی بەپەلە جێبەجێ بکرێن بۆ ئەوەی لە مەترسی گۆڕینی دیمۆگرافیای شنگالیان دوور ببینەوە. باس لە ئاودانی شنگال کرد چی کراوە لە دوای ئەو ڕووداوە بۆ ئاودانکردنەوەی شنگال بۆ ئاساییکردنەوەی ڕەوشیان بۆی لەبار بێ بۆ ژیانکردن وەک لە سەرەتای قسەکاندا وەک لە سەرەتای قسەکانمدا گوتم کە
بەداخەوە بەپێی پێویستنیە و زۆر خراپ پرۆسی ئاوەدانکردنەوەی شنگال بەڕێوە دەچێت زۆر سست بەڕێوە دەچێت کە دەبواە زۆر لە ئێستا باشتر بواە ئەوە 8 ساڵ بەسەر کارەساتی شنگالدا تێپەڕی بەڵام بەهۆی ئەو سیڕاعە سیاسی و ئەمنیەی کە ئێستا لە سەرخاکی شنگال هەیە نەتوانراوە و ناشتوانرێ بەم شێوەیە شنگال ئاوەدان بکرێتەوە بەڵام حتا ئەگەر ئاوەدانیش بکرێتەوە خانم گیان ئەگەر زەمانی گرنتی پارێزراوبوونیان پێنەدرێت ئێزیدیەکان باوەڕ ناکەم بگەڕێنەوە شوێنەکانی خوان هەر هەوڵی دەرچوون دەدەن بۆیە دەبێت لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی پارێزراو بن هێزی تایبەتیان بۆ دابین بکرێ پارێزراو بن کە مەترسی جارێکی دیکە دووبارە بوونەوەی قەتڵ و عامی ئێزیدیەکان دوور بخەینەوە. زۆر باشە پەرێزخانم زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمانە ئامادە بووی ماندوو نەبیست دووبارە سپاس بۆ بەڕێز پەرێز عومەر کە بەڕێز چالاکی مەدەنی بوون کە ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی من بوون ماندوو نەبن.